لە کاتێکی تر 180 پلە جیاواز سبەینێ پەرلەمانی کوردستان وەرەقەیەک گفتوگۆ لەسەر بکات کە ئەو وەرەقەیە بەبێ ڕەزامەندی و پارتی چۆتە ناو هۆڵی پەرلەمان بۆیە ئێمە پێمان وایە ئەگەر فعلەن ئەو هێز لایەنە سیاسیانە مەبەستیانە ئێمە سازان بکەین دەبێ ئەم بابەتەی پەرلەمان بوەستێ و اینجا ئێمە پێمان وایە لە دەرەوەی هۆڵی پەرلەمان لە چوارچێوە ئەم کۆبوونەوەنە بگەینە وەرەقەیەکی هاوبەش و ئێمە لە پەرلەمانی کوردستان پاڵپش بین. ئەوە قسەی پێشومانە، قسەی ئێستاشمانە و پێشمان وایە هەرەوە لە مەسلحەتی خەڵک. هەرەمەش قسەتان دەبێت سوورن لەسەرەوە. ئێمە ئەم مەسئولیەتە دەخەینە سەرشانی هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان کە دەبێت دوور لە دەمارگیری حزبی، دوور لە فەرزکردنی ئیرادە و ئەجندای خۆیان لایەک لەسەر لایەنێکی تر. زۆرینە و کەمینە شتێکی متحرکە. ئەمڕۆ لایەک پێی وایە زۆرینەی لەگەڵا دوور نیەت پاش چەند سەعاتێکی تر ئەم زۆرینەیە قەڵب ببێتەوە. ئێستا زۆرینە لەگەڵ چیایە؟ مراهانەکردن لەسەر ئەوەی کە من دەتوانم زۆرینە دروستکەم ملی لایەنێکی تر دەشکێنم. ئەمە کارێکە لەگەڵ دۆخی ئەمڕۆی کوردستان ناگوزرێ. بۆ نمونە ئەمڕۆ ئەو من خۆم لەوێ ئامادە بووم ئەو نوێنەری ئەمریکیەکە کە قسەی کرد گوتی بەڕاستی ئێمە سێرمان سوڕماوە کە لە کوردستان لە کاتێک کە ئێوە بەرەیەکی گەورەتان لەگەڵ تیرۆر و شەڕ هەیە، لە کاتێک کە ئێوە پێویستان بە ئیستقرار و سەقامگیری هەیە، لە کاتێک کە ئێوە پێویستان بەوەی لە هەموو کاتێک زیاتر تەبابن دێن باسی بابەتێکی وا لاوەچی دەکەن و گوتی ئێمە پێمان وایە زۆر گرنگە ئیستقرار هەبێ، زۆر گرنگە. ئەوان پێیان وا بۆم بابەتێکی لاوەچییە؟ گوتی ئەوەی کە گەورەیە لە لای ئێوە شەڕی داعشە، ئیستقراری ناوخۆیتانە، بۆیە پێمان وایە ئەو قسەی نەفسی نوێنەری ئەمریکایە لەو کۆبوونەوە مەسعود بارزانی بۆ ئەم 2 ساڵە لە هەرێمی کوردستان زۆر پێویستە، زۆر گرنگە و ئێمە پشتگیری ئەوە دەکەین. دکتۆر ئەمە ڕێککەون دکتۆر کەواتە نوێنەری ئەمریکا ئاماژی بۆ کردەمەیە بەڕوونی بزانم لە کۆتا سەر سوڕمانە بۆ ئێمە. نوێنەری ئەمریکا ئاماژی بۆ کرد کە بارزانی بۆ 2 ساڵی دیکە پێویستە بۆ هەرێمی کوردستان ئەوەی ئێستا لایەنەکان لەسەری باسیکەن لاوەچییە؟ نوێنەری UN، نوێنەری بەریتانیا تأکیدیان لەوە کردەوە کە بە ضرورە استقرار هەبێ و بزات نوێنەری ئەمریکا ناوی بارزانی هێنا کە بۆ ئەم 2 ساڵە ئێمە پێمان وایە دەبێنێتەوە. گوتی پاش 2 ساڵی تر ئێوە کەیفی خۆتانە دەست لە سیستەمەدان گۆڕانکاری دەکەن. باسی شێوازەکان کرد کە چۆن بمێنێتەوە ئەم 2 ساڵە ئەوەی استقرار هەبێ، شەڕی داعش لەلاتانە و تکای کرد نەسیحەتی خۆی پێشکەش کرد کە دەبێت تەقامگیری کوردستان بپارێت. هیچ شێوازێکیان نەخستە بەردەمتان کە بۆ نمونە بارزانی کە 2 ساڵی دیکە بە پێویستیان زاری بمێنێتەوە بە چ جۆرێ بمێنێتەوە؟ ئەوان ئیشی ئەوان نێبێنە ئەو تەفاسیلە، ئەوان کە بە ئێمە دەڵێن ڕێککەون و کە بە ئێمە دەڵێن ئێمە پێمان وایە سەقامگیری گرنگترە لە دیموکراسیات، شەڕی داعش گرنگترە لە هەموو پرسێکی تر، لە مەسەلەی سیستان مەسەلەی ئەوە ئەو پامێکی زۆر ڕوون و واضحە. بەڵام ئەوەی بەلای ئێمە ڕقەیەکمان پێشکەش کردووە، گوتومانە سیستەم پەرلەمانی بێ، گوتومانە دەسەڵاتەکان لە سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی حکوومەت، سەرۆکایەتی پەرلەمان پێداچنەوەی پێ بکرێت، گوتومانە وەرن با سازان لەسەر شێواز بژاردن بکەین، گوتومانە بە ئەنجومەنێکی باڵای نیشتیمانی پێک بێ، گوتومانە با چاکسازی لەم بوارانە ئەنجام بدرێ. باشە ئەم وەرەقەیە ئەی پارتی تۆمەتبار نەدەکرا بەوەی وەرەقەی فەرم و وەرەقەیەکی هەیە کۆمەڵێک. بەس بۆ لەم کاتەیە یعنی کە پارتی بۆ خۆ دڵی ئەوهمە تۆمەتبار کرا بۆ لەم کاتەیە پێشکەشی کرد بۆ تاخیری کرد بۆ زوو گەر وەرەقەیەکی وای هەبوو نەیدا دکتۆر بەرهەممان کرد ئەوە بوو لایەنەکان ڕەتیان کرد و خۆوەرەقەی چەند ڕۆژێکەوەی بەرەم ساڵە 1% لەو پارتی تێدابی 99% لە بەرژەوەندی لایەنەکانی تر بۆ ئێمە سەرمان سوڕما لەوەی کە باسی سازانەکە و بەیانی دەیەوێت بە زۆرینە قانونێک تێپەڕێنی. ئەمە چ سازانێکە؟ باسی سازانەکە و دێ لە کۆبوونەوەی هێز لایەنەکان بەشداری ناکە. ئەمە چ سازانێکە؟ تۆ کە بریارت دابێ سازان بکەی دەبێت لە هەر شوێنێک مێزی سازان بێ، لەو مێزە تۆ ئامادە بی. بۆچی تۆ دەبێت تا کورسیەکان ڕەت بکەیتەوە، پێکاتەکان ڕێت بکەیتەوە لەگەڵیان کۆ نەبیەوە؟ بۆ ئێمە بەڕاستین پێمان وایە ئەسڵەن ئەمە مەسەلەیەکە، جۆرێکە لە فەرزکردنی ئیرادە، جۆرێکە لەوەی کە ملشکاندنی سیاسی تدایە. ئێمەش وەکو پارتی بەڕاستی پێمان وایە نە بەنیازین ئەجندای خۆمان بەسەر فەرزکەین، نە لە کەسیش قبول دەکەین ئەجندامان بەسەر فەرزکاوە. ئێمە پێمان وایە ئەم دۆخەی کوردستان پێویستی بە یەکتەباری و یەکرێزی هەیەەوە. ئینشاءالله دانیشتن ئێشتا بەردەوامە هێز و لایەنەکان. دکتۆر فرسەت دوا پرسیارم گەر بە کورتی وەڵام بیتەوە تا ئێستا چەند فراکسیۆن پەرلەمان لە سەردەم فراکسیۆن دکتۆر فرسەت
هەز بە بەرپرسیارەتی مێژووی خۆیان بکەن و کۆبوونەوەی سبەینێ بەشداری تێدا نەکەن بۆ ئەوەی بتوانین باشتر بە وەرەقەیەکی هاوبەش بچینە ناو پەرلەمان هەمومان وەکو برا دکتۆر فرسەت وڵاتە بەیەکەوە ئەم پرسە ئەم خەیرانە سەرەسەر گەر بکرێ بە کورتی وەڵام بیتەوە چەند پەرلەمانتارەوەی کە خۆت دەڵی گەر هەست بە مەسئولیت کەن چەند فراکسیۆن هەستی بەم مەسئولیتە کردویان پشتگیری بۆ پارتی دیموکراتی کوردستان دەربڕیوە و سبەینێ بەشدار نابێت لەو کۆبوونەوەیە؟ ئەو بابەتێکە ناتوانم لێرە قسە لەگەڵ جەناب بکەم سبەینێ ڕوون دەبێت بزانین چی ڕوودەدات. دکتۆر فرسە سۆفی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی سپاس بۆ زانیاری